بەناوی خوای گەورە و میهرەبان بەڕێز وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی دکتۆر ئارام محەممەد قادر، بەڕێزان سەرۆک زانکۆ حکومی و تایبەتەکان، بەڕێزان لێپرساوانی حکومی و حیزبی، بەڕێزان مامۆستایانیش کۆمەند، فەرمانبەرانی ئازیز، خوێندکارانی دڵسۆز، میوانە بەڕێزەکان، بەناوی خۆم و سەرجەم ئەندامانی ئەنجومەنی زانکۆوە بە خێراتنتان دەکەین بۆ مەراسیمی ئاهەنگی 34 هەمین خوری دەرچوانی زانکۆکەمان کە لە ماوەی ئەم دوو ڕۆژەدا بەڕێوە دەچێت و پۆلێک لە دەرچوان کە ژمارەیان 5227 دەرچووە پێشکەشی وڵاتەکەمانی دەکەین. لەمڕۆوە ئەم دەرچوانە دەبنە خاوەنی بڕوانامە و لە داهاتوودا شوێندەستیان بە نەخشەی ئاوەدانی وڵاتەکەمانەوە دیار دەبێت. خوێندکارانی خۆشەویست، ئێمە شانازیتان پێوە دەکەین کە توانیتان ماندوونەناسانە قۆناغەکانی خوێندن بە سەرکەوتوویی لە ئامێزی ئەم زانکۆیەدا تەواو بکەن و هەروەها دڵنیاین ئەو زانست و زانیاری و سکیڵەی لە سەردەستی مامۆستاکانتان لەم ڕێگا دوور و درێژەدا فێری بوون دەکەنە هەوێنی بنیادنانی ئایندەیەکی ڕووناک و سەرچاوەیەکی مادی و معنەوی. ئێمە لەو بڕوایەداین هەمیشە بەشدار دەبن لە پڕکردنەوەی کەلێنەکانی بازاڕی کاردا لە کەرتی گشتیدا بێت یان تایبەت. ئەوە دەرچوانمان دەبنە پێشەنگی دەستەی کاری تەکنیکی و پیشەیی بۆ ئەمەش چاوەڕوانیمان بەرامبەر شارەزایی و توانا لە بنەهاتوەکانتان گەلێک زۆرە. دەرچوانی خۆشەویست، لە ڕێگەی ئێوەوە دەستخۆشی و پێزانینی زۆرمان هەیە بۆ خێزان و کەسوکارتان کە لەو ماوە دوور و درێژەدا سەرەڕای قەیرانەکان و خراپی گوزەران ئەمەکدارانە پشتیوانتان بوون بۆ بەدەستهێنانی بڕوانامەی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی. هەروەها لە دڵەوە سوپاسی ڕاگرە بەڕێزەکان، ئەندامانی ئەنجومەنی کۆلێج و پەیمانگاکان و مامۆستایان و سەرجەم فەرمانبەران دەکەم بۆ هەوڵ و کۆشە زانستی و کارژێڕیەکانیان بۆ پێگەیاندنی ئەم پۆلە دەرچوان. بەڕاستی ئەگەر خەمخۆری و لێبوردەیی ئەم پێشەنگانە نەبوایە ئاستەم دەبوو لەم ئاهەنگەدا کۆبووینایەتەوە. میوانانی ئازیز و قەدرگران، ئێمە لە ئەنجومەنی زانکۆ بە پشتیوانی وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی هەمیشە وتومانە داوامان کردووە وا پێویست دەکات کە کۆی سیستمی وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی و سەرجەم زانکۆکان بە جۆرێک بن کە تەنها ئامانجمان پێدانی بڕوانامە نەبێت، تەنها شانازیکردن نەبێت بە ژمارەی دەرچوان و بێگەمان لە ڕێزبەندیەکاندا، بەڵکو ئێمە دەبێت زانکۆکانمان و ناوەندە ئەکادیمیەکانمان لەگەڵ دنیای پێشکەوتوی ئەمڕۆدا بگونجێنین و زانکۆکان و بازاڕی کار لەسەر یەک ئامانج کۆ بکەینەوە و پێکەوە گرەی بدەین. ئەویش پێشکەوتنی کۆمەڵگە و دەستخستنی هەلی کار و پێشخستنی ئاستی زانستی زانکۆکان و مامۆستایان و خوێندکارانمانە. هەروەها دەبێت ئەو دیدگایە ڕاست بکەینەوە کە دانەمەزراندن مانای کەمبایەخی بڕوانامە و ماندووبوونتان نییە، بەڵکو لە دوای بەدەستهێنانی بڕوانامەکانتانەوە پێگە و سەنجێکی تردان دەبێت لەناو کۆمەڵگادا وەک خاوەن بڕوانامەی زانکۆیی سیر دەکرێن. بێگومان بن کە فاکتەری دەستەبەرکردنی هەلی کار و پیشەیی شیاو وا بەدەستدێت کە بە زامنکردنی شارەزایی و لێهاتووی و لێوەشاوی و هەوڵە بێوچانەکان و بەهێزکردنی ئاستی زانستی خۆتان، چونکە لە سەردەمێکداین کە شوناسنامەکە جیاوازە لە قۆناغەکانی پێشووتر، کاتێک تەنها بڕوانامە بەس بوو بۆ دامەزراندن یان هەلی کار. بەڵام لە ئێستادا شارەزایی و لێهاتوویی مەرجی زامنکردنی کارەکانە. بەڕێزان، زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی ئێستا کار لەسەر بەدیهێنانی ئامانجێک دەکات کە گۆڕانکاری گەورە دروست دەکات و دەبێتە هۆکاری پێشکەوتنی کۆمەڵگە و سەربەرزی بۆ خۆمان و مامۆستایان و خوێندکارانمان. ئەویش زیاتر و زۆرتر بە کرداریکردنی وانەکان و خۆگونجاندنمانە لەگەڵ پێویستی بازاڕی کاردا. هەروەها لەسەر ئاستی خوێندنی دبلۆمی باڵا، ماستەر و دکتۆراش لە چەند بەشی کۆلیج و جیاوازی زانکۆمان بەدەیان خوێندکار وەرگیراون و دەستیان بە وەرگرتنی کۆرسی خوێندن کردووە. ئەمە جگەلەوەی سەنتەرەکانی سەر بە زانکۆمان وەک سەنتەری زمانی ئینگلیزی، پێداگۆجی، توێژینەوەی زانستی بوونەتە ئەو ناوەندە گرنگانەی پێشخستنی بواری ئەکادیمی لە کوردستاندا.
کە بەدەیان خوێندکار لەو ڕێگایەوە تواناکانیان گەشە پێداوە و بڕوانامەیان وەرگرتووە. ئەمانە هەمووی سەرکەوتن و دەستکەوتی زانکۆمانە. بۆ ئەو مەبەستەش ماندوو نابین، هەمومان وەک یەک تیم لە هەوڵەکانمان بەردەوام دەبین تا پێکەوە خەونە گەورەکانی ئێوەی خوێندکار و خۆمان بەدی دەهێنین و ناوەستین تا سەر دەکەوین. لە کۆتاییدا جێگەی خۆیەتی سوپاسی لیژنەی ئەم ئاهەنگە و تیمی پرۆتۆکۆلی زانکۆ و خوێندکارە خۆبەخشەکان بکەم کە ماندوو نەناسانە کاریان کرد بۆ ئامادەکردنی ئەم ئیڤێنتە و سەرخستنی و بەڕێوەچوونی ئاهەنگی دەرچوان. جارێکی تر پیرۆزبایی لە تەواوی دەرچوان و کەسوکاریان دەکەم، ئێوەی بەڕێزیش شاد و سەرفراز بن.